رادیوی دنجیگەلە. بیسەرانی هێژە ئەم کاتتان باش لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ 2 تشرینی یەکەمی 2024تان پێشکەش دەکەم. لە چالاکی دەنگت بخە پاڵ ئازادی کە بۆ ئازادی ڕێبەری گەلی کورد بەڕێوە دەبرێ ئاماژە بەوە کراوە 44 مانگە هیچ زانیاریەک لە دوورگەی ئیمراڵیەوە لە بەردەستانیە و بانگەواز لە دەسەڵاتی ئاکەپا مەهەپە دەکرێت دەستبەرداری سیاسەتی نادادی ببێت. کۆمەڵی پشتیوانی و هاوکاری لا بنەماڵی زیندانیان توای دەر لاوان دەربارەی گۆشەگیری ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان لە شەقامی هونەری چالاکی دەنگت بخە پاڵ ئازادیان ئەنجامدا. ئەندامانی پارت و ڕێکخراوەکان و خزمی زیندانیان و چالاکوانان و هاوڵاتیان بەشداریان لە چالاکیەکەدا کرد. بەڕێوەبەری توای دەر ڕایگەیاند دەسەڵاتی ئاکەپە مەهەپە زیندانەکان وەک ئامڕازی ترساندن و پێدەنگکردنی چالاکوانانی کۆمەلگا بەکاردێنێت و دەڵێت وەک خزمی زیندانیان ئەم سیاسەتی گۆشەگیری و فشار و ترساندنە قبول ناکەین و داوا لە دەسەڵات دەکەین دەست هەڵبگرێت لەم سیاسەتە نادادیە. هەروەها بەڕێوەبەری توای دەر ڕاگەیان گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد ڕۆژ بەڕۆژ قوڵتر دەبێتەوە. 44 مانگە هیچ زانیاریەک لە دوورگەی ئیمراڵیەوە نییە. هەموو داواکاریەکان بۆ ئەنجامدانی دیدار بێوەڵام ماوەتەوە. لە راپۆرتەکانی کۆمیتەی ڕێگری لە ئەشکەنجەی ئوروپا CPT بە هەمان شێوە مافی خەیری کۆنار و حامڵی یەڵدرم و وەیسی ئاکتاشیش کە لە زیندانی ئیمراڵی ڕاگیراون پێشل دەکرێت و گۆشەگیریش بەردەوامە. چالاکیەکە بە بەرزکردنەوەی دروشمی بژی بەرخۆدانی زیندان و بژی بەرخۆدانی ئیمراڵی و کۆتایی پێهات. بە پێشنگایەتی کۆمەڵەی هەرەوزەی ژنانی فەمینیست و ئەنجومەنی شارەوانی لە چوارچێوەی قۆناغی دووەمی هەڵمەتی ئازادی ڕێبەری گەلی کورد لە ئیسپانیا سمینارێک ئەنجامدرا. سمینارەکە لە ژێر ناونیشانی شۆڕشی ژنانی کورد مێژوو دوورنماکەی بەڕێوەچوو. لە سمینارەکەدا لەسەر مێژووی تێکۆشانی ژنانی کورد ڕوانگەی فەلسەفی و ئایدۆلۆژیاکانی و بنەما سەرەکیەکانی گفتوگۆ کرا و باسی کاریگەریەکانی لە سەر پێکاتەی کۆمەڵایەتی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست کرا. هەروەها تێکۆشانی ژنانی کورد کە چۆن سیستەمی پیاوسالاری نەتەوە دەوڵەت و کولتوری باڵادەستی پیاوی هەژاندووە خرایە بەرباس. لە سمینارەکەدا ئەوە خرایە ڕوو کە دروشمی ژنجیان ئازادی لە سەروی هەموو دروشمەکانە و هێڵی ئازادیە و تاکید لەوە کرایەوە کە هێڵی سیاسی و کۆمەڵایەتی ئازادی ژن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕێگەی ئەندیشەکانی بەڕێز ئۆجەلانەوە دەچەسپێنرێت. هەروەها دواتریش لە چالاکیەکەدا گفتوگۆ لەسەر چەندین تەوەری گرنگ کرا و ژنانی ئیسپانیا بۆ ئەوەی زیاتر لە نزیکەوە بزوتنەوەی ژنانی کورد بناسن باسی گرنگی یەکگرتن و تێکۆشانی هاوبەشیان کرد. لە ئەمریکای لاتین بۆ ئازادی ڕێبەری گەلی کورد چالاکی ئەنجام دەدرێت. لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ بەڕێز ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد لە ئەمریکای لاتین چالاکیەکان بەردەوام دەبن. ساڵی ڕابردوو بۆ شکاندنی گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد لە ئاستی نێونەتەوەی هەڵمەتی ئازادی بۆ بەڕێز ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێکرد و لە چوارچێوەی ئەم هەڵمەتەدا چالاکیەکان لە ئەمریکای لاتین بەردەوام دەبن. با پێشنگایەتی کۆمیتەی پشتیوانی لە تەڤگەری ئازادی ژنانی کوردستان لە ئەمریکای لاتین و گروپەکانی خەباتی سەر بە ئەکادمیای مدرنیتەی دیموکراتیک لە چوارچێوەی ڕۆژەکانی چالاکی بەڕێز ئۆجەلان لە سەرانسەری جیهان لە 1 تا 11 تشرینی یەکەم بە بۆنەی ساڵیادی پلانگێڕی نێونەتەوەیی چالاکی دەست پێ دەکات. لەم چوارچێوەیەشدا وتارەکانی ڕێبەری گەلی کورد دەخوێنرێتەوە و پێشانگای وێنە بە ناونیشانی ڕامان یاد و چالاکی ئەنجام دەدرێت. هاوکات سمینار لەسەر کۆنفدرالیزمی دیموکراتیک دەبەسرێت و بەڵگە فیلمەکانی وەک باکوور و سارا دەربارەی تێکۆشانی ئازادی کوردستان نیشان دەدرێت. چەندین چالاکی وەک تابلۆ لە شەقام و زانکۆکان دەست پێ دەکات و بە بۆنەی ڕۆژەکانی چالاکیەوە ڤیدیۆیەک لالایەن ژنانی مادلین ئایەندە دەنەخشێن و کۆمیتەی پشتگیری ژنانی کورد بڵاوی دەکەنەوە.
ڕێکخراوی مافەکانی مرۆڤی عەفرین سووریا راپۆرتی مانگیلولی ئاشکرا کرد و ڕایگەیاند چەتەکانی دەوڵەتی تورک لە عەفرین لە ماوەی مانگێکدا 6 کەسیان کوشتووە و 29 کەسیشیان بریندار کردووە و زیاتر لە 50 کەسیشیان ڕفاندووە. لە راپۆرتەکەدا تاوانی چەتەکان دژی خەڵکی مەدەنی لا کوشتن و دەستڕێژی و لێدان و دەست بەسەر ڕاگرتنی ماڵ و مڵکی هاوڵاتیان و بڕینی دار و گۆڕینی دیموگرافی ئاشکرا کراوە. هەروەها لە راپۆرتەکەدا ئاشکرا کراوە 6 هاوڵاتی کوژراون، لەوانە 2 هاوڵاتی لە تۆپباران کوژراون و ئەوانی تریش باهۆی ڕەوشی کارەساتبارەوە خۆیان کوشتووە. با گوێرەی راپۆرتەکە 26 هاوڵاتی بریندار بوون، 6 کەسیان باهۆی تۆپباران بووە و زیاتر لە 20 کەسیان و لە نێویاندا 8 ژن و 12 منداڵ لە ڕووداوەکانی گوندی کاخیری شاری موباتا بوون و هەروەها چەتەکانی دەوڵەتی تورک زیاتر لە 1000 دارە زەیتونیان بۆ فرۆشتن بڕیوەتەوە. ئاماژە بۆش کراوە تاوانی گۆڕینی دیموگرافی بەردەوامە و لە شاری جەندەریسەی ناوەندی هاوکاری و کاری مرۆڤی میرسەلمان بە هاوکاری ڕێکخراوێکی دەوڵەتی داگیرکەری تورک نزیکەی 300 یەکەی نیشتەجێبوونی داگیرکاری دروست کردووە. هەروەها ڕاگەیاندراوە چەتەکانی دەوڵەتی داگیرکەری تورک ماڵ و مڵکی هاوڵاتیانی عەفرین باگشتی و خەڵکی گوندی کاخیر بە تایبەتیان دەست بەسەر داگرتووە، ناچاریان کردوون دەست لە ماڵ و مڵکیان هەڵبگرن و پارە بدنە چەتەکان. جەختیش کراوەتەوە چەتەکان بە ئەنقاس چەندین دارستان و دارەزەیتونی گوندەکانیان سووتاندووە. نەوەیە ناوەندی تۆمارکردنی پێشلکاریەکان ناوی زیاتر لە 50 کەسی بڵاو کردەوە کە لە مانگی ئەیلول لە عەفرین داگیرکرا و لە لایەن چەتەکانی دەوڵەتی داگیرکەری تورکەوە ڕەفێنراون. ئێران تەلەبیبی پایتەختی ئیسرائیلی موشکباران کرد و لەو بارەیەوە سوپای پاسداران ڕاگەیاندراوێکی بڵاو کردوەتەوە. سوپای پاسداران لابارەی هێرشە موشکیەکەی ئێران بۆ سەر ئیسرائیل ڕاگەیان لا تۆڵەی خوێنی ئیسماعیل هەنیە و حەسەن نەسڕوڵڵا و نیل فروشان خاکی ئیسرائیلیان بردومان کردووە. سوپای پاسداران دەڵێت دەیان موشکمان ئاراستەی ئیسرائیل کردووە. هەروەها محەممەد باقری سەرۆک ئەرکانی سوپای ئێران هەڕەشەی هێرشکردنە سەر ژێرخانی ئیسرائیل دەکات ئەگەر بێت و وەڵامیان هەبێت بۆ هێرشە موشکیەکەی شەوی ڕابردوو دەڵێت بە ئاهێزێکی زیاترەوە دووبارەی دەکەنەوە. پێشتر کۆماری ئیسلامی ئێران پشتڕاستی کردوێتەوە کە 200 موشکی بالیستیکی هایپەرسۆنیکی ئاراستی ئیسرائیل کردو و ئیسرائیلیش سوێندی خواردووە کە تاران بە شێوەیەکی کاریگەر باجێ و هێرشە بدات. سوپای پاسداران پشتڕاستی کردەوە لەم هێرشەدا موشکی بالیستی هایپەرسۆنیکی فەتاحی بەکارهێناوە و جەختی لەوە کردوێتەوە کە لە 190 ئەو موشکانە بە سەرکەوتووی ئامانجەکانیان پێکاوە. هەل لە ئێران دەمێنینەوە مانگرتن لا خواردنی زیندانیان دژی سزای سێدارە لە ئێران لە چەندین زیندان بڵاو بۆتەوە و زیاتر لە 20 زیندانی تر دەستیان بە مانگرتن لا خواردن کردووە. لە ناو زیندانەکانی ڕژیمی ئێران بۆ شەرمەزارکردنی سزای سێدارە هەموو سێشەمەیەک مانگرتن لا خواردن ئەنجام دەدرێت. لە هەفتەی 36میندا چەندین زیندانی تر بەشداری مانگرتنەکە بوون. مانگرتنەکە لا چوارچەوەی کەمپینی سێشەمەی بێسێدارە هەفتان ئەنجام دەدرێت. هەروەها زیندانیانی سیاسی لا زیندانی عێراق ڕایانگەیان سێشەمەی مانگرتن لە خواردن ئەنجام دەدەن. پەرلەمانی عێراق دانیشتنی یاسایی خۆی ئەمڕۆ ئەنجام دەدات و بە پێی خشتەی کارنامەی کۆبوونەوەکە تاوتوێی 6 پرۆژە یاسا دەکرێت. یەک لەوانە کۆتا خوێندنەوەیە بۆ هەمواری یاسایباری کەسێتی. هەللا کۆبوونەوەکەی ئەمڕۆدا خوێندنەوەی یەکەم بۆ تەواوکردنی پرۆژە یاسای پاراستنی ئازادی بیرروڕا دەکرێت. هەروەها خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای خوێندنی باڵا لە زانکۆ تایبەتەکان دەکرێت. با پێی هەمواری یاسایباری کەسی هاوسەرگیری کاتی ڕێگە پێدرا و دەبێت و کچی تەمەن 9 ساڵ هاوسەرگیری پێدەکرێت و مافی بەخێوکردنی منداڵ دەدرێت بە باوک. هەروەها پێشەکی و کۆتایی مارەی لە هاوسەرگیریدا هەڵەگیرێت و لەگەڵ چەندین بڕکەی دیکە کەوا دەکات مەسەبی جعفەری لە یاساکەدا زاڵ بێت. هاوپەیمانی 1970 کە لە ژمارەیەک ڕێکخراو هێزە مەدەنیەکان چالاکوانان و ژنان پێکدێ ڕاگەیاندراوێکیان بڵاو کردوتەوە و دەڵێن هەمواری یاساکە عێراق و خێزانەکان و پێکاتەکان دابش دەکات و دژی مافەکانی مرۆڤ بە تایبەت ژنان و لەگەڵ بێبەشکردنی ژنان و کچانە لامیرات و مافەکانی دیکە. دەمانەوێت پەرلەمان ئەو هەموارە ڕەت بکاتەوە چونکە لەگەڵ ئەوەی یاسای باریکەسی لە عێراق 6 دەیەیە بکاری پێدەکرێت هیچ کێشەیەکی نەبووە، بەڵام ئەم هەوارە کێشەی بۆ دروست دەکات.
سعدی ئەحمەد پیرا وتەبێژی یەنەکە ڕایگەیاند پرۆژەی هەژماری من بریتیە لەوەی پارە لە عێراقەوە بێت و بچێتە بانکێکی تایبەت و ئەوانیش بە ئارەزووی خۆیان دەستکاری بکەن و دابەشیکەن، بەڵام تەوتێنی موچە پاڵپشتی یاسای هەیە و ڕاستەوخۆ فەرمانبەران موچەکانیان لە بانک وەردەگرن. لە بەشێکی دیکەی قسەکانیدا سعدی پیرە باسی لەوە کرد دەبێت یەکێتی هەژماری من ڕەت کاتەوە و ئەگەریش ئەوە نەکات ئەوە غەدر دەکات. باهۆی هێرشەکان ئێران بۆ سەر ئیسرائیل هەریەکە لە لوبنان، عێراق، ئێران و ئیسرائیل گەشتە ئاسمانیەکانی خۆیان ڕاگرت. دوای ڕاگرتنی گەشتە ئاسمانیەکانیان بۆ ماوەی چەند کاتژمێرێک عێراق دووبارە گەشتە ئاسمانیەکانی دەست پێ کردوێتەوە. وەزارەتی گواستنەوە و گەیاندنی عێراق سەبارەت بە ڕاگرتن و دەستپێکردنەوەی گەشتە ئاسمانیەکان ڕاگەیاندراوێکی بڵاو کردوێتەوە و دەڵێت دوای تێپەڕێنی ئەو مەترسیانەی کە چاوەڕێ دەکرا کاریگەری لەسەر سەلامەتی فڕۆکەوانی عێراقیا بێت، گەشتە ئاسمانیەکان باڕووی فڕۆکە هاتوو ڕۆشتنەکاندا کرایەوە. لای خۆیەوە هێڵی ئاسمانی عێراقیش بڵاوی کردەوە دەستمان بە سەرجەم گەشتە ئاسمانیەکان کردووەتەوە. جعفەر یازرلو وتەبێژی دامەزراوی فڕۆکەوانی ئێران ڕایگەیاند سەرجەم گەشتە ئاسمانیەکانی وڵاتەکەیان تا کاتژمێر 5 بەیانی ڕۆژی پێنجشەممە 3 تشرینی یەکەمی 2024 درێژ کردوێتەوە. یازرلو ڕایگەاندووە باهۆی بارودۆخی ناوچەکە و با مەبەستی پاراستنی سەلامەتی گیانی گەشتیاران بڕیارمانداوە ماوەی ڕاگررتنی گەشتەکانی وڵاتەکەمان تا سبەی درێژ بکرێتەوە. هەروەها یازرلو ئەوەشی خسوەتە ڕوو لە هەر پێشاتێکی نوێ ئەگەری گۆڕانکاری دیکەت دەبێت گەشتیاران ئاگادار دەکەینەوە. نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل شکەسێنانی هێرشە موشکەکەی ئێرانی ڕاگەیاندوو دەشڵێت ئێران هەڵەیەکی گەورەی کردووە و دەبێت باجەکەی بدات. نەتانیاهو دەڵێت هێرشە موشکەکەی ئێران بۆ سەر ئیسرائیل شکستی خواردووە، ئاماژەی بۆش کرد ئێران هەڵەیەکی گەورەی کردووە و دەبێت باجەکەی بدات. هەروەها نەتانیاهو دەڵێت هەر کەسێک هێرش بکاتە سەر هێرشی دەکەینە سەر و دژی میحوەری شار دەجەنگین. بەڕێزان هەواڵەکانمان پێشکەشکردن، هەر شاد بن.